لو خيرافی تێرانی زۆر ژیانم زەحمەتە هەت کەسێکیش فریام بکەوێت لەمەی ڕزگارم بکە باوەڕ کە کلیلی بە حەش وەردەگرێت. 4 مانگە بە دڵی خۆمان خواردنمان نەخواردووە. تین و تاوی حەسرەتی ئەم ژنە دڵ دەکا بە ئاو لە نێو جێڕانەوەکانیدا ئێمەش دەهێنێتە گریان. تەنانەت هەنا سەقەتی سماوەکانی دڵی ئەم ژنە گوڵ سیسەکە ڕوخساری جوان خەمۆکەکە دڵی بەرداسا نەرمەکە و ژیانی مەمرە و مەژیان دێنێتە قسە. ئەو قسانەی ئیدی پێم خۆشە لە زاری خۆیانەوە بیبیستە. السلام عليكم. لا جنب باش نشكر حال وزعتها باش. بەخواشیانم زۆر زەحمەتە بەخوا نانم لەو تەنگە بەرەی کردو 5,000 بۆمان پەیدا کردو ئەگەر لە دەستیانیم بۆ مەکتەب خەڵک نەڵە بۆ پارەتان دەکردین بەخوا چەند جار کتویانە دایکەمە پێمان حەی بە میوانمان بێکەوان تەرەکەمان شەڕا دایکە دەچینە ماڵی پورم بۆ منداڵەکان هۆدەی خوان هەیە بۆ ئێمە هەمومان بەیەکەوە دەخەوی والله جلم لە زەرفیدا لە مەحرەزی کوتم ئەم ڕەمەزانە بێتەوە ئەگەر ئێشێک پارەم داتێ مەحرەستان بۆ دەکڕم وعدم پێدا نەمزای کوڕەکەم دەکەوێتە سەرجێ هەتا ئێستا نزیکەی دەفتەرێکی لێدراوە ئەگە ماڵی خێرخوازان ئاوا بێ ئەگەوان نەبانە من پارەم هەبوو من بە سێسەتی شاروانی من لەوەتی ئەو کەوتۆتە جێگا بەخوا نانم پێ نەکراوە سوێن بەخوا لەوەتی ئەو چۆتاکە بەس مەمنونی یەکەم جار من بە خێراتنی ئێوە دەکەم دەستخۆشی لە ئێوە دەکەم ئێوە یعنی بوونە فریشتە بۆ من بەس بوونە فریشتەیەک بێشەڵە من چاوەڕێ ئەو ڕۆژەم نەدەکرد فریشتە خوای گەورە بۆ منی بنێرێ من برام نییە من بابم نییە من بەخوا بۆ خۆم کاسبکەرم بۆ خۆم پارە پەیداکەرم بۆ خۆم خەمخۆری ماڵمی منداڵمم ئەمن ئەوەندە داما و من لە پۆلی 5 ئیفتیدایی و هەتا ئەم دەقە خۆشیم نەدەیوە برای بەڕێزم یعنی من ئەو ڕۆژەش واگو لە 35 ساڵی مێردم کرد بە حەسێمەوە من 16 ساڵە لەم دۆزەخەیدام 16 ساڵە لەم سجنەیدا ئەگەر جلەکەم هەموو کەڕوو لێدام پاشی مانجێش کە دەبێ ماپڕێ دەمە دەرێ ئەم فەرشەیدام بینی ئەگەر خێرخوازی نەبێ والله فەرشم نەکرێ 16 ساڵە والله پێڕان نەگەشتم بە معاش بە نانکردن لەبەر منداڵم دانگ و قەڵەمان دەوێت دەفتەرمان دەوێت جلمان دەوێت ئەی هاوار پێم گوناح بوو جلە شڕێک لەبەرکەم گوتمە قەیناکە باوەڕکە بە 3 ساڵە مەکسێکم بۆ خۆم نەکڕیوە برای بەڕێزم والله ئێستا بەوەش شکر بووم بەوەش هاکوتمە خوا سوپاس بۆ تۆ ئێستا کوڕەکەم کەوتۆتە سەرجێی من 4 مانگە نەمزانیەوە ماڵم هەیە 4 مانگە بە دڵی خۆمان خواردنمان نەخواردووە ئێوارێ بە ڕۆژوو بم هاتوومەوە ماڵێ مەلا بانگی داوە ئەمە کتێتی دایە تۆ بە ڕۆژی بەس خەمی کوڕەکەت بێ بەس خەمی کوڕەکەت بێ کتمە خەمی کوڕەکەم نییە بەس ئەو لە لاق بپەڕکاکە ئێوە قاچی خۆتان هەیە لەخوا بەزیاد بێ بەس من سپینی ئەو نقوستان و ئەو نقوستان و ئەم نقوستان چاویکەم من ئەم هەم نقوستانم پێ بەخێو ناکرێت سوێن بەلای لای دەڵا بەس ئەوم ساخە ئێستاوم چاویشی هەر نییە دەرەجێ ئەمە دەمێکە لە 18 ساڵی دەبێت چاوی ئەوەی بۆ بکرێ لێزەری لێدرێ ناوەڵا دەرەجێ چاوی واز بە یەک چاوەکەی شکر بووم ئەم بارە قورسەشم کەوتە سەرشانی ئینجا من ئێستا داوا لە خێرخوازان دەکەم داوا لە هەموو برای بەڕێز و مسلمانان دەکەم بەو مانگە موبارەکەی دەرگای ڕەحمەت و هاوکاریم بۆ درێژکەن سوێن بەخوا هەت کەسێک 250 تەبع بۆ من تێدا بێ هەر پاداشتەکەی لای خوای گەورەیە بەس لای خوای گەورە بەس لەبەر من لەبەر ئەو دوانم قەیدێ ناکەم من زۆر 5 ساڵی کەم مابوو هەتا ئێستا کەس منی لەم 4 دیوارەی نەناسیوە من لەبەروەی من پێم ئەوە بۆ نەچم لە کەسەوە کاخەلی چەند ساڵە ڕۆژێ دەگوت چۆن تۆ ماڵت لێرەیە ئەمن لە ژووری خۆم دادانیشتم نانم کردو ئێستا کە خەڵک نازان منداڵم هەیە منداڵم نییە لەبەروەی منداڵەکانم هەر لەم سجنەدان دەڵێن دا کەنجێ دەبێت لەم سجنە ڕزگارمان کە من داوا لە خێرخوازان دەکەم
هەست کەسێک خانوویەک شتێک بۆ من بکە بەخوا ئاڵقەی کابەی ئەوە ڕادەشێنێ سوێن بەخوا کلیلی بەعشتێ وەردەگرێ. من عالم زۆر ناخۆشە بەخوای ئێستا من کاتی هاوڕەکان دەبینم لە دەرەوە منیش زۆر پێم خۆشە بچم بڵێم بەس ئەگە قاچەکەم نەبێ بڵێم چی هەم بۆ خۆم لە مەکتەب وام لێ هاتووە ئەم زۆر باش بڵێم بەس وردەوە دەچکە کەس هاوکاری نەکردومە ئێستا گەیشت بەم حاڵە هێستاکانە من چەند هاوڕەکان بانگ دەکەم دڵم ناتوان بێمە دەرەوە بەخوا عالم زۆر ناخۆشە هەموو ڕۆژێک دێچم بۆ لاسەبێ سوودێکیشی واشی نییە زەمە وەک خۆم هیچ سوود بە هیچ نەگەیان نەکەس دەستی هاوکاری بۆ درێژ کردو من ناتوانم بچم لەگە هاوڕەکان یاری بکەم هیچ بێناکە بەس ئێرە جێگامە یعنی نەدەتوانم بچم بۆ دەرەوە نەدەتوانم لەم خانوودا بەخوا دڵم زۆر تەنگە خەرکە تووشی نەخۆش دێنیش دەبوو ئەوەندە شوێنم ناخۆشە داواکارم لە خێخوازان دەستێکی هاوکارم بۆ درێژکە یارمەتیم دەن لەم ناڕاتێ نزاتم دێ من دایکم هەموو ڕۆژە بە دوومێ وەڵا بۆ دایکشتم زۆر ناخۆشە هەموو ڕۆژێک ئەمە پارەی سەرف دەکەین بێ نەدایکم دەتوانم پارە پیداکە نەباکوشم بە خۆتان دەزانم ماژ ئاوای لێ هاتۆ بە 3 مانگ 4 مانگ جارە دێ ئەدە دایکشتم زۆر زووی لاکە ببنەوە نازانم بە فرای شێکەوێ ئەوە تا ئەو خوشکەم من نەخۆشە ئەوە تا منیش نەخۆشم ئێستا خوشکە گەورم کە دایشتێک دەکات بە مەکتەب دایکم نازانم فرای شێمام بکەوێ منەوە تا ئەم دەبێ بچم بۆ لاسەبێ هەموو ڕۆژ لە بەیانیانەوە تا ئێوارە نایەمەوە هەر لەوێکانم منزە لەژێک دنیا پارەی سەرف دەکەین بەخوا بۆ دایکم زۆر ناخۆشە هیوادارم خێرخوازی بێ بەهانامەوە. وەکو جیران و هاوسێ و نزیکەکانی ئەم ماڵە و شایەدی دەدەین کە ماڵێکی بەڕێز ماڵێکی موسڵمان ماڵێکی محتەرەم و ئەمین لە دەست و دڵ و داوێنیان بەڕاستی ئێمە زۆر سوپاسی ئێوە دەکەین کە بەسەرتان کردوونەوانێ و ئەم ماڵە ماڵێکن خانوویەکی بچوو لە ناو خانوویەکی کەدا دروستکراوە بۆیان کە ئەو خانووی خۆیان نییە و خانووی وەرەسەیە ڕاستێکەشی یەکێ لە مناڵەکانیان کە تاقانەیە تووشی حاڵەتێک بووە باری تەندروستی تێک چۆ ئێستا کە عوسمان و خێزانی ڕۆژانە چۆ دەکەم وەلای دکتۆر بەڕاستی مەسرفێکی زۆر و خەرجێکی زۆریان کردووە بەداخەوە تا ئێستا تەندروستی باش نەبووە بۆ ئێمە داوا لە مسلمانان دەکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بۆ ئەوەی بتوانن بە هەموو لایەک پشتگیر و پشتیوان بن لە هەر شوێکی کوردستان بن بە پارە بە مادی بە معنەوی بەڕاستی هاوکاریان بکەن بۆی بتوانین لەم میحنەت و لەم ناڕەحەتی ڕزگاریان کەین یا ڕەبی خوای گەورە هەر کەسێک دەستیان دەگرێ خوای گەورە دەستی بگرێ و بەڕاستیەکەشی مەسەلەی بەخشین و دەستگرتنی مسلمانان و کەمکردنەوەی خەمی مسلمانان و دەستگیرۆیی دەستی برایەتی دەستی خێرخوازی کارێکە لە هەموو دنیادا ئەمڕۆ باسی لێوە دەکرێ و کە خوای گەورە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆر برەوی پێداوە بۆیە ئێمە مسلمانان داوا دەکەین پشتگیر و پشتیوانیان بن بۆ ئەوی لە ناڕەحەتی ڕزگاریان کەین خوای گەورە سەرفرازی دنیا و قیامەتان. باری مادی ئێمەیە کە مادی و معنەوی ئێمەیە کە دەیبینین ئەمە خانووەکەمانە کە براکەشم ئێستا هاتوۆتە سەری و قاچەکانی ئیش ناکە بە تەواوەتی ناتوانێت مرۆڤێکی ئاسایی بڕوە وڵی خانووەکەمان زۆر خراپە دڵۆپی لێ دێت ئیتری لە ژوورەکانەوە تەرشحی دەکات ناتوانین بە لە هەندێک ژوور بخەوێ بۆ ئەو ژووری دواوە کە بە ئاسانی ناتوانێت کەسێک تێدا بخەوێ چکە لەستادا دڵۆپی دەکات تەنها هاوینان ئەگەر تێدا بخەوی دەبێت هەمومان لێرە بخەوین و ئیتر جگاکەشمان بچووکە لە دوو ژوورمان هەیە و حیوانەکەمان تەنیا شوێنێکی باریکە دا لە خێرخوازان دەکەم یارمەتی براکەم و یارمەتیمان بدەن تاوەکو خانوویەکمان بۆ خۆمان هەبێت و سەربەرز بین ئێستاکەم خانووی خۆمان نییە و لەوانەیە کاتێک بێت دەرکرین. بەدەستیە فۆتاوین بەدەستیە فۆتاوین بەزم ئان لەبێ هەموو ڕۆژە دەبێت بین بۆ دەڵەت سەعاتێک دەبێت لێبێ یا بەڕانێ یا بە سلێمانی یا بەڕانێ بە سلێمانێ ئەخم لەبەر ئەوەی ناسم ئەوی لەبێت کە نەخۆش و لەفەرگە نەخۆش تەبیعەتی وەبزان دەکردێت داواکار یارمەتێکی گەر یارمەتیمان دەچکە لە قاچ کەوتووە کاکە وەڵڵا عوسمانی عیلاجی دەرونی هەیە دکتۆر ئیشاعی بۆ داناوە ئەوش عیلاجی هەیە کە عیلاجەکەی نەخوا هەر زۆر عەسەبی و بێهەها زۆر تووڕێ و لێمان لە ماڵێدا باوەڕکە جاری وایە من بۆ خۆم دەسمە دەرێ دەسمە ئەو دەرێ هەتا دڵم چاک دەبێتەوە ئەمی چاک دەبێتەوە دەبێتمان بڕۆینە دەرێ بەخوا ئەمەی گرتۆ بە ئەوەیدا داواگە گرتی تاوە دەبێت زۆر بە تەعامل بی بڕۆ لە جیرانەکانم پرسا هەزار جار دەڵێن تۆ هەو گورچی لەتایە
لەگەڵ ئەمی ئیدارە دەکەین لەبەرەوەی نەخۆشی دەرونی لەگەڵە حاپەکەی نەخوا حاڵی زۆر خراپە بیخوا باشترە ئێستاوە ئیشاعی بۆ دانراوە لەگەڵم نایە ئەوەندەی لەگەڵ دەکەم دەڵێن نەهاتوو بوونە ئیشاعی مێشکی بۆ دانراوە تەنووری ئارە بوون. ئەم ماڵە من وەکو شاید حاڵێک کە جیرانیانم وەزعان و بار و گوزەرانیان زۆر ناتەواوە لەبەرەوەی جیرانین مناڵێکیان هەیە لە مەکتەب کە کەوتە و عەزێتی بۆ و باری داراییشان زۆر ناتەواوە لەبەرەوەی باوکی لە شارەوانیە و بڕێ موچەی کەمی هەیە ئیدارەی پێ ناکەن دایکی بەهۆی نانکردنەوە هاوکاریانەکە و بژێوی ژیانیان بۆ دابینەکە. ئەم مناڵە کە من شاید حاڵێکم لێیان نزیکم دوو ماڵمان بینە دایکی هەفتەی 3 جار وا بۆ 4 جار سیارەیە بێ بگرێ بە قسووسی بیبا بۆ ڕانێ بۆ عیلاج تەبیعی لەبەرەوەی مەسرەفیش گرانە هیچکە تااقەتی ئەوەی نەماوە لە بگرە نزیکەی ساڵێکە ئەم مناڵە لە جێگایە کەوتووە و هەتا ئێستا قاچی نەگرتوێتەوە کەوا هەفتەی 3 ڕۆژ تا 4 ڕۆژ ئەبی لە سیارە بە قسووسی بێتە بەر دەرگا و بۆ بەردەمی خەسخانە و لێشەوە بێنێتەوە. ئەم ماڵە تەبەن ماڵێکی زۆر فەقیرن لەبەرەوەی لە خانوویەکان خانووەکە وەرەسەیە دوو ماڵی تایە دوو برایتیایە داکێک و کوڕێگەەوە بەژیان لەگەڵ ئەم ماڵێکە عوسمانەشان دوو هۆدەیان هەیە یعنی خەوتن و نووسن و مەتبەخ و هەمووی دوو هۆدەیان هەیە. تەبەن ئەم ماڵە ئەگەر لەم کات و زروفەیە ئەگەر فەقیر نەبن ئەمە کەوەنتەرەکان بە چای خۆتان ببین و ئەوە متبەخەشان ببین کە لەسەر ئەو ڕێڕەوەیە لە دەرەوە داواتان لێەکەین هاوکاریان بکەن و خوا خێرتان بنووسە. وەڵڵی برای بەڕێزم ئەو پارە من ئەنەسی هەتا ئێستا حەد بەس جومعان نەبردو ئێستا لە هەفتەی ڕابردو کتم بەخوا کاک دکتۆر من هیچ کەم پێ ناتەحملم نەمالە کوێی پەیداکەم ئەم قەرزە من زۆر قەرزدارم من ئێستا پارە زۆر قەرزدارم ئەم قەرزە بە من نادرێتەوە کتم هیچ کەی نایانم کوتی دادەژیان دکتۆرێکە لەوێ ئەگە منی بینی کوتی ئەم 2 هەفتەی بێنە لەسەر ماڵی من ڕۆژی 30,000 دەدەمێ ئەم 2 هەفتەی بێنە من بەس ئەگەر لەسەر ماڵی خێرخواز بردومە ڕاستی بەس لەسەر ماڵی خێرخواز بردومە من بە 300,000 ئەنەس بەخوا ئێستا ئەنەس ئەو ئەنەسە نەدەبوو نەوەڵایی ئەگە بەس بە لەس خێرخوازئی خۆم 50,000 و ئەو 10,000 و ئەو 25,000 ئەم پارەمان کۆ کردوتەوە نەمانداوە بە یەکشمانەوە نەکردووە ڕەبی ماڵی مسلمانە ئاوا بێ هەتا مریشکە کەشمان بۆ دێنن خوا خێریان بروسێ من زۆریان لێ مەمنون و خواردنم نەکڕیوە من هەتا ئێستا لەوەتی ئەنەس نەخۆشە سوێندم لە کیلۆمیویەک و ئەگەر ئەمە پاران دەمێ بۆ مەکتەبێ من یەکشتم نەکڕیوە هەمووی لە کاکە ئەنەسی سەرەکەم ئەنجا بەخوا ژیانم نییە هەتا بڵێ ژیانم ناخۆشە بەدەست ئەمەوە من بەو ژیانەی شکر بووم کە لەم 2 هۆدەی دابووم یعنی هەموو دەمێ سوپاسی خوای گەورەم دەکرد بەس باری ئەنەسی یعنی هیچی تێدا نێشتمەوە ئەوە خەسالەکەی دەیبینی بە زەکاتی ڕەمەزانان 2 ساڵانیشم قیزداوە ئەگە مەعاشەکەم لەدمی گرتونەوە مانجی 50,000 بە ئەگە 200,000 دراوەتە دەستێ لەبەرەوەی نانی کرێم دەکرد پێڕان نەدەگەیشتم من جلی بشۆ من ئەوەی بکەم ئەو دەستەشم دەماری گیرەوە بەخوا تا ئێستا عەمەلیاتم نەکردووە ئەو غەسالەم کڕیوە ئەگە 5-6 ساڵ لەمە کاتی ئەم دۆلارە بەرز نەبووتەوە دەمێکە ئەگە برایکی مسلمانی وەک تۆ زەکاتی دام و یەکتمە قەی ناکە کتم کەوانتەرەکەمان نایە با غەسالەکەمان پێویسترە ئەوە حاڵی من بۆ لەبەرەوەی عوسمانیەک حیشی پێ ناکرێت لە شارەوانی زیاتر لەوەتی 16 ساڵە ژنی ئەو پیاوەم 5,000 بۆ من پەیدا نەکردووە نابەخوا لە معاشی شارەوانی زیاتر 16 ساڵە ژنی ئەو پیا ئەو لەمێ دانیشتە من عیشم کردووە وەڵڵی کاکەنجانانەکە من بۆ کۆمپانیای ناکەم بۆ برایکی وەک ماڵی خەلیلی بۆ ماڵشکە بۆ یشکە دەم کرد هەر بڵێن ئەوە 6 محمیل لەم هەبوو ڕۆژی بە 15,000 پەنجانانم دەکرد ئەمە ژیانی من بۆنی وەی بۆ ئارد و غازی و ڕۆژی ئەگە 7,000 5,000 پێ ببڕا دەمگو دەیدەم بە منداڵەکە نەبەخوا ئەگە ئەو نانە نەبایە من هەرێکجاری تێدا چوو ئێستا بەخوا نانی خۆشم خوشکەکەم بۆم دەکە لە حاجە هەموو جارێ ئەو بۆم دەکەن نەوەڵا لەوەتی ئەنەس من پێڕان ناگەم نانەکەی بکەم ئێستا من داوا لە خێرخوازان دەکەم لەو مانگە ڕەمەزانەی فریام کەون دەنات کوڕەکەم هەتا لەسەر جێ دەبێ داوا لە خێرخوازان دەکەم فریام کەون دەستی هاوکاریم بۆ درێژکەن خێریان دەگاتێ زۆریان مەمنونم
بەخوا ئاڵقی کابەی ڕادەژێن بەخوا قەسری لە قەسری بعاش وەردەگرن هاوکاریم بن بەشقم جێ ئەخانوێک شتێکم بۆ بنیانێن وەڵڵی خێریان دەگاتێ بەو خوای خێرەکەی نەبراوەی لە حیاتێ ئەم خێرەی ماڵی من بۆ منی بکەن لە ژیانی داتەواو نابێ کۆتایی بەس لە بەعاش پاداشتەکەی وەردەگرنەوە زۆر داوا لە خێرخوازان دەکەمە ئەو کەسەی دەنجی منی پێدەگا خێری دەگاتێ فریام بکەوێ خێری دەگاتێ هاوکارم بێ دەنجی من بە هەموو کوردستان بگە خێرتان دەگاتێ خێرخوازان وەرن ماڵەکەم ببینن ئەوی لە نێزیکەوە ماڵ و عاڵی من ببینێ ئەنجام کاتە دەڵێ من قەت نەگیریاوم براکەم ئەوە بۆ یەک تەقە براما بووە بۆ خۆشم تاقانەم هەیە خێرتان دەگاتێ برا بە ڕێزەکانم خێرخوازەکان دەستی هاوکاریم بۆ درێژکەم بە قوربانتان بم لەو نەهامەتی ڕزگارم کەن زۆرتان خێر دەگاتێ بە قوربانتان زۆر مەمنونی بەخشینم دەستخۆشی لە بەخشینیش دەکەم فریام بکەون ئینشەڵڵا بە پشتیوانی خوای گەورە من داوا لە خوای گەورە دەکەم فریام بکەوێ دڵی مسلمانان بۆ من نەرم بکە دڵیان نەرم بکە ئینشەڵڵا بە تەما خوای گەورە ڕوون لە خوایە ئینشەڵڵا وەڵڵی ماڵەکەم برای بەڕێزم ئەمە تکە ئاو ماڵی من ئێستا نوێنەکەشم بە کەڵک نەما بەخوا نوێنەکەشم سفران پێدادرا ئەوەتە هەموو ماڵی من ئەوە ئەم پشتی کێنەکەش لێ بۆت ئەوە لێ بۆتەوە مەعرەزم نەماوە من دەڵم ئەوە مەعرەزەکەم چاو لە کەڕووی نیە بەخوام و جلی من ئەوە لە سەرفیدا بە بۆنەی ئەو تکەوە بە بۆنەی ئەو دڵۆپەی کاتی بەفرەکە یەک شوێن نەمابوو هەر هەمومان لەوەندەی خەوتوین ئەمە ماڵەکەمەوە بە دەردی دەڵێ ئەمە حاڵ گوزەرانی منە و بە چاوی خۆتان بیبین و ئەوە هیچ ئەوە منی بەڵێ برای بەڕاستم ئەوە کەوانتەری منە ئیساڵی نەوەتەکانە چێ ئێستا لەم کەوانتەرەی ماوە خەڵک هەر بۆ ژێرزەمینێشی ئەمە دانانێ پێ حەیبە ئەمن بەم حاڵ و شتەی خۆم شکر بووم ئەگە ئێستا ئەنەس نەبا ئێوە منتان هەر نەدەدی لەبەروەی من پێم حەی بۆ خۆم ئەوەی کەم ئارێ بەخوا بەم وەعزی ئەم کەوانتەر ئەوە حاڵی من و بە دەردی دەڵێ ئەمە بە پەتیم بەستونەوە ئەوە حاڵی ئەوە بە پەتیم بەستونەوە دەوەرە ئاخر ئارێ وەڵا لێ بۆتەوە ئارێ وەڵام ئەمە بەس بەو پەتەی بەستونەوە ئەمە ژووری میوانتە ئەوە ژووری میوانمە ئەوە ژووری ئەگەر ئەنەس نەخۆش بۆ میوان لە ئەوێ بە پێوەستاون نیوەی میوان لێرە دانیشتونە یعنی ئەمە ژووری میوانتە و ژووری خەومە ژووری میوانمە متبەقمە هەموو شت ئەم هۆدەمە کاکە ئەوە متبەقی منە ئەگە تکەی ئاو ئێستا ئەگە سێ ڕۆژش خۆش بێ ئەو تکە ئاوە ناوەستێ لەبەروەی لە ئەوێ هەمووی درزی داوە شکاوە ئەمە بەس زەمەلۆنە ڕۆژێک من نوێ شێوان گەیشتمە ماڵێ چوم لەسەرەوە لایلۆنیشم پێداداوی زوگامیشم کردو بەخوا تکەی ئاو ناوەستێ وەڵڵا لە ئەوێ لە بن چەتر ئەگە بارانە بە خوژەمەکە باری وەڵڵا لە بن چەتر بە وەڵڵای خۆی قاپم شردوونە ئەرێ بەخواوە هەموو دڵۆپەی ئەوەتە بە چاوی خۆتان بیبینن من لە ئەوە هەموو دڵۆپ ئارێ وەڵڵاوە نوێنەکە شڵتەی لێ دێ ئەوەتە کاکە هەمووش ئارێ بەخوا هەموو ئەوەتە هەمووی تەڕ و بڕە هیچ دلۆ خێرافی تێرانی زۆر ژیانم سەحمەتە هەت کەسێکیش فریام بکەوێ لەمەی ڕزگارم کە باوەڕ کە کلیلی بە حەش وەردەگری سوێن بەخوا کلیلی من بچوو بامایە خانی خۆم بم کوتایە کاک حاجیجان لە خانی خۆم دامەوی کلیلی دا دەست من کلیلی بە حەش وەردەگری باوەڕ کە وەری دەگرێت بیکەن بۆ خاتری مانگی ڕەمەزان بۆ خاتی ئەو مانگە موبارەکەی کە خێر و سەواباتی زۆر تێدا و خێر و سەدەقەی تێدا بیکەن بۆ خاتری مانگی ڕەمەزان ئەوی جوێی لە سەوتی من و لە دەنجی منە بەس چاوێک بە ماڵەکەی مندا ببەخشێنەوە خێرتان دەگاتێ خێرخوازان داوا لە خێرخوازان دەکەم لە بەرنامەی بەخشین دەکەم دەستخۆشی لە هەر هەمووانتان دەکەم ئەوی بە وشەیەک و بە دوعایەکیش تێدا بێ من هەر سوپاسیەکەم من هەر مەمنونی دەبم ئەم منداڵی کا عوسمان لە قوتابخانە و لە مەکتەب لە ڕووداوێکی یاریکردنا لەگەڵ هاوپۆلەکانیدا بەربۆتەوە و تووشی ئەم حادیسەیە بۆ کە ئێستا ئەوە نزیکەی ساڵێکە ناتوانێ بڕوات یعنی لە قاچکەوتۆ درکە پەتکی تووشی عەزیەتێکی بووە و پێویستی بە عەمەلیاتکردنە پێویستی بەوەی احتیمالی هەیە ببرێتە دەرەوەی وڵاتیان لە هەرێمی کوردستان خۆشتان دەزانن حاڵی ئەم ماڵە نەخانۆکە وەکو پێویستی خۆیانە ئەنی لە خانوویەکن کە ئەم خانووە میراتیە و
حاڵی خانۆکەش ئاوایە و ئەمەش حاڵی کاعسمانە کە هەر بۆ خۆی حاڵی ئاواهیە معاش و شتێکی پێویستیان نییە پێویستیان بە کۆمەک و هاوکاری مسلمانانە بێگومان مسلمانانش ئەلحەمدولله بە تایبەتی ئەم بەخشینە دەستی گەیوەتە هەموو شوێنێک لە هەموو شوێنەکە بە هانای خەڵکی فەقیر و هەژار و لێ قەوماوە هاتووە کە پێویستیان بەوەیە چارەسەر بکرێن بۆیە داوا لە هەموو مسلمانێکی بەڕێز دەکەین لە هەموو خێرخوازێک دەکەین بەدەنگ ئەم بەهانای ئەو برابڕێ ئەو منداڵە بەڕێزەوە بێن بەهانای ئەو کوڕە جوانەوە بێن کە بکەوێتەوە سەر پێ ئەوە ساڵێکە لە قوتابخانە و لە خوێندن دابڕاوە پێویستی بەوەیە چارەسەر بکرێ و خزمەتێکی و مەسرفێکی زۆری تێدا کراوە دیارە پێویستی بە چارەسەرە بێگومان بەخشین و هاوکاری خێرشی زۆر گەورەی هەیە لە ئیسلامە هەر کەسێک لە پێناوی خوا دەبەخشێ ئەجر و پاداشتەکەی ئەوەندە گەورەیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ناڕەحەتی ڕزگارکە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لە ناڕەحەتیەکانی قیامەت ڕزگاری دەکات ئەو منداڵە ئێستا کە دابڕاوە لە مەکتەب و لە خوێندن و لە هاوڕێ و لە برادەرەکانی پێویستی بە چارەسەرە تۆی مسلمان کە بە دەنگێەوە دیت و هاوکاری دەکەی ئەجر و پاداشێکی زۆر گەورەت هەیە دیارە ئێمە لەم ڕەمەزانەدا فرسەتێکە بەوەی کە هاوکاریەکانمان لە ڕێگەی برایانی بەخشینەوە بتوانین بگەێنین ئەو منداڵە لەم چارەسەر بکرێ و لەو نەخۆشیە و لەو حاڵەتی کە بەسەری هاتووە ڕزگار بکرێ بۆیە داوا لە ئێوەی مسلمان دەکەین لەم ڕەمەزانەدا هەمووتان بەیەکەوە ژیان بۆ ئەم منداڵە بژێڕنەوە بتوانێ لەم ڕەمەزانەدا دەرگایەکی ڕەحمەتی خوای پەروەرگار بێ کە بکەوێتەوە سەرپێ لەگەڵ ماڵ و منداڵی خۆی لەگەڵ کە سوکارە لەگەڵ برا و دۆست و برادەرەکانی خۆیدا لە لەگەڵ هاوپۆلەکانیدا جارێکی تر بۆ خۆی بە پێ بڕوا و بتوانێت بەهۆی حەسەنات و کرد بەهۆی حەسەنات و خێر و چاکەی ئێوەوە کە دەبەخشن بتوانێت بەسەر پێکەوێتەوە ومێدمان وایە لەم ڕەمەزانەدا دەرگای دەستی هاوکاری درێژکەن بۆ ئەم منداڵە و لەم ناڕەحەتیە ڕزگاری بە ئینشاءالله. دیارە ماڵی کاک عوسمان ئەوەی خەم و خەفەت و پەرژارە و نەهامەتی ئەم ماڵە کەوتۆتە سەر حەمدیە خان ئێستا کاک عوسمان کە خۆی نەخۆش بوو نەخۆشی دەرونی هەیە باری دەرونی تەواو نییە کە لە شارەوانی دەوامەکە و هەرچی نەهامەتی ماڵ هەیە کەوتۆتە سەر حەمدیە خان چاوەڕوانی ئەوە بوو کە ئەنەسی کوڕی پێ بگا و لەو نەهامەتیەوە خۆی ئەڵێ 16 ساڵە لە نەهامەتیام کە کاک ئەنەس لەم نەهامەتیە دەری بێنێ بەڵام کاک ئەنەس بەهۆی ڕووداوێکەوە لە قوتابخانە کە ئەکەوێت و پشتی بەر ڕەحلەی قوتابخانە ئەکەوێ ئەویش ئێستا ئیفلیج بووە و لەسەر جێگا کەوتووە ئەڵێ ئەگەر خێرخوازان بە زووترین کات فریامان نەکەون بەهانامانەوە نێن لەوە ئەچێ ئەنەسیشم تا هەتایە بۆ شێوازە لەسەر جێگا بکەوێ تا تەمەنی ماوە بە ئیفلیزی لەسەر جێگا بکەوێ بەڵام ئێستا دکتۆرەکان ئەوەیان پێوتو ئەگەر زوو فریای کەوی کە لەوە ئەچێ ئینشاءالله بەسەر پێی خۆی بکەوێتەوە. خێرخوازان حەمدیە خان لەم ژیانن زەحمەتەدایە کە ئەیبینی ئەمە چێشتخانەکەیەتی و ئەمەش میوانەکەیەتی کە ئێستابینیمان کە کەوەنتەر و میوان و ژووری نوستنی هەر ئەوەیە ئەم دوو ژوورەش کە هەیە هی خۆی نییە ئەویش وەرەسەیەتیایەتی داواکەن لە ئێوەی خێرخواز بە فریای حەمدیە خان بکەون کە دوو نەخۆشی لەسەرە کاک عوسمانی باوکی کاگەنەس و کاگەنەسیش کە ئێستا لەسەر جێگا کەوتووە بە فریایان کەون بۆی بتوانین ئینشاءالله لەم ڕەمەزانە بتوانین هەم عیلاجی کاگەنەس بکەین هەم بتوانین شوێنێکیان بۆ دابین کەین کە شایستە بێ بە ژیان نەک بەم شێوازەی کە ئێستا ئەیبینی کە ئەڵێ دوای 3 ڕۆژ ئەم قاپ و ئینانە لێرە دانراوە کە دوای 3 ڕۆژی هەر دڵۆپە ئەکە ئەو ماڵە بەم شێوازە ژیان ئەگوزارێنن داواکارین لە خێرخوازان بەم ڕەمەزانە دەستی هاوکاریان بۆ درێژکەن کە بتوانین ئینشاءالله هەم چارەسەری کاگەنەسکەین و هەم شوێنێکیان بۆ دابین بکەین.